أمس كان هناك زيارة مهمة إلى قضاء السنجار. هذه الزيارة تأتي ضمن الاتفاق لتطبيق اتفاقية السنجار. سەردانێکی گرنگمان ئەنجامدا بۆ شنگال. سەردانەکە لە چوارچێوەی جێبەجێکردنی ڕێکەوتنی شنگال بوو. کۆبوونەوەیەکی گرنگمان لەگەڵ پارێزگاری نینەوە و نوێنەری نەتەوەی گرتوەکان و جێگیری فەرماندەی ئۆپراسیۆنەوە بەشەکان و فەرماندەی هێزا وشکانیەکان ئەنجامدا. لە ڕاستیدا هەموو لایەنە پەیوەندیدارەکان بەشداری کۆبوونەوەکەیان کرد. لە کۆبوونەوەکەدا تاوتەی ڕەوشی ئەمنی شنگال کرا کە بەوتەی دانیشتوانی قەزاکەش ئێستا هیچ گروپێکی چەکدار لە قەزاکە نییە و ئاسایش هەیە و هێزە ئەمنیەکان کۆنتڕۆڵی قەزاکەیان کردووە و ڕێگە بەبوونی گروپی چەکدار نادەن. هاوکاری زۆریش لە نێوان ئێمە و دانیشتوانی شنگال هەیە بە تایبەت پێکهاتی SD. هەر لەو کۆبوونەوەیەدا باز لە گەڕانەوەی ئاوارەکان بۆ شنگال کرا و پارێزگاری نینەوەش بەڵێنیدا ڕێوشوێنی پێویست بۆ ئاسانکردنی گەڕانەوەیان بگرێتە بەر. لەم دوایانەشدا لەگەڵ برایانی پێشمەرگە هەماهەنگیمان هەبووە بۆ پاراستنی سنوور. بۆیە پێمان وایە ئێستا ڕەوشی سنوورەکانمان زۆر باشترە لە ڕابردوو. عودة النازحين وإنهاء معاناتهم. وكان محافظ نينوى أيضا وعد مشكورا بأنه سوف يتم اتخاذ كثير من الإجراءات التي تسهل بعودة هؤلاء النازحين، بالإضافة إلى أنه تم الاتفاق على توفير الخدمات في داخل قضاء السنجار، وأغلب الخدمات تقريبا موفرة. هناك بعض النقاط